ناوی خۆی گەورە و میهرەبان، میوانانی عزیز، مسلمانانی بەڕێز، شوێن کەوتوانی ڕێوازەکەی ڕەحمەتە للعالەمین، بەخێر هاتنێکی گەرمی هەموو لایەکتانەکەین. سڵاوتان لێبێ بە سڵاوی ئیسلام، سڵاوی ئیسلامی سەلامە. السلام علیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. ئازیزان، بۆ پیرۆزترکردن و بەرەکەدارکردنی ئەم مەراسیمە سەرەتا بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن زۆر بەڕێز مامۆستا عەلی تایر مەیکا وتارپێژ و ئیمامی مزگەوتی بوخاری با بەڕێزیان بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. ما كان على النبي من حرج فيما فرض الله له. ما كان على النبي من حرج فيما فرض الله له. سنة الله في الذين خلوا من قبل، وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله. وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين، وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور، وكان بالمؤمنين رحيما. تحيتهم يوم يلقونه سلام، وأعد لهم أجرا كريما. يا أيها النبي إنا أرسلناك
إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا. خی گەورە پاداشتی مامۆستا عەلی بداتەوە. چەند وەشەن پەردەی دووری وەلادان و دیداری گیان سەد گیان وەبادان ئازیز گیان بوویەر وەزوانی وێمان بێ ئەدەبیم کرد پەنەمواتی گیان ئاخر یوحیکم ئامان عینوانت ئەرنەگیان چێشەن سەد گیان قوربانت یاخوا کڵەی چەم گەردی پاڵات بۆ سرم هەزار جار سەرگەردی ڕات بۆ یاخوا کڵەی چەم گەردی پاڵات بۆ سرم هەزار جار سەرگەردی ڕات بۆ. بەڕێزان ئێستاش ئێوە وتەی بەخێراتن لەلایەن بەڕێز مامۆستا نەسرەدین عەبدولکەریم لێپرسراوی لەقی خورماڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا. ما مستياني برزو ميراد گرانی پیغمبری خوا صلى الله عليه وسلم ڕیشت پێ و پیاوما قوڵانی دەڤەری شارە زۆر و هەورامان ئەنجومەن و دانیشتوانی گوندەکانی سنووری خورماڵ نوێنەرانی بەڕێزی لایەنە سیاسیەکان و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنوورەکە گەنجان و لاوان و عاشقان و شەیدایانی سنەت و سیرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەندامان و دۆستان و لایەنگرانی هەرسێ لایەنە ئیسلامیەکەی سنووری هەرێمی کوردستان لە سنووری خورماڵ السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان و خۆشەویستان لەناخی دڵمانەوە و بەناوی بەرپرسان و سەرجەم ئەندامانی هەرسێ لایەنی ئیسلامی لە کوردستانی عێراق مەڵبەندی هەشتی بزوتنەوەی ئیسلامی ئەنجومەنی هەورامانی کۆمەڵی ئیسلامی لەقی خورماڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان پڕ بەدڵ بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین بۆ ئاهەنگی یادی لەدایکبوونی باشترین و دڵسۆزترین و خۆشەویستترین مرۆڤی سەر ڕووی زەوی محەممەدی پێشەوای دنیا و پێشەنگی دوا ڕۆژمان. بەڕێزان و خۆشەویستانی لە دڵا شیرین، ئێمە وەک هەرسێ لایەنی ئیسلامی لە دەڤەرەکە وەک وەفایەک بۆ ئەو پێغەمبەرە خۆشەویست و نازدارە صلی الله عليه وسلم کە خەمخۆرە و بە ئەرکی سەرشانی خۆمان مانزانی کە ئەم ئاهەنگە خنجیلانە لەم کاتەدا و لەم یادەدا و لەم شوێنە پیرۆزەدا بکەینە دیاری بۆ ئێوەی شەیدایانی سەردار و سالارمان صلی الله عليه وسلم، دڵی ئێوەی پەڕێزی پێخۆش بکەین. هەر بەو بۆنەیەوە پیرۆزبایەکی گەرم و شایستە ئاراستەی گەلانی مسلمان و بەگشتی و بە تایبەتینەوەکانی کاوانی کوردی و سەلاحەددینی ئەیوبی لە کوردستانی عێراق دەکەین. بەڕێزان و خۆشەویستان، لێرەوە و لەم سەرزەمینی ئیمان و بڕوایەدا و لەنێو هەموو ئەو گرفت و کێشە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریە ئاڵۆزەی ژیان و خواستە نەفسی و دەرونیەکاندا بچینەوە نێو کوانووی پڕ لە میهر و سۆزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاڵ خێوەتی ئیمان و چەتری پڕ لە نووری حەزرەتدا ئۆقرە بگرین و ژیان و سیرەت و ڕەفتاری ئەو سەردار و سالارە مەزنە بکەینە ئاوێنە بۆ ژیان و دووبارە وانەکانی خۆڕاگری و لێبوردن و بۆ خوا سوڵحان و چاکسازی و
دڵسۆزی بکەینەوە داینەمۆی هەوڵ و تێکۆشانەکانمان، چونکە گوزەرکردن بە ناو سیرەت و مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەی دەگێڕێتەوە بۆ مرۆڤ و بەها دەبەخشێتەوە بە ڕەوشت و ئۆقرەیی و ئارامی دەکاتەوە کاڵای ڕۆح و ئاسوودەیی دەکاتە هەوری پڕڕەحمەتی میهری خوایی بۆ دڵەکان. هەر بۆیە دوانزەی ڕەبیع الئەوەل لای مسلمانانی دنیا و بە تایبەتی شەیدایانی بانگەواز و ڕێبوارانی ڕێی هیدایەت و خواناسی مانا و مەدلولی تایبەتی خۆی هەیە کە لە سەروەستان و هەڵوێستەکردنی جددی دەبێت ئەم یادی لەدایک بوونا بۆ هەر یەکێک لە خۆشەویستان و ئازیزان بکرێتە کوانووی گەرم و گوڕکردنی گیانی دینداری و گوێڕایەڵی زیاتر و زۆرتر و بەهێزکردنی پەیوەندی و پابەندی بە سوننەت و سیرەت و ئاکارە بەرز و جوانیەکانیەوە و بە شەوقەوە سەربازێکی گوێڕایەڵی ئەو سەردارە مەزنەبین. لە هەمان کاتدا و لە نێو هەموو ئەو ئازار و ناڕەحەتیانەی کە ئەم میلەتەی تێکەوتووە و زیاتر پێویستمان بە دڵ و دەرونی پاک و دەستی سپی بە خزمەت و میهرەبانی و برایەتی و خۆشەویستی و سۆزی یەکتری هەیە تا ئاهێک بکەینەوە بە ڕۆحی ماندوو بەرجەستەی شەکەت و دڵی شکاوی میلەتدا و ئاسوودەییان بۆ بگێڕینەوە و کەشتی ئیمان و باوەڕیان لە کەناری ئارامیدا لەنگەر پێ بگرین. خۆشەویستان، هەروەها پێویستە لەسەرمان ئەو پرسیارە لە خۆمان بکەین لەم یادەدا و لەم کاتەدا ئایا تا چەند دەتوانیومانە فریاد ڕەس و خەمخۆر و دڵسۆزێکی ڕاستەقینە بین بۆ ئەوانەی کە لەگەڵیاندا مامەڵە دەکەین و شوێنکەوتەی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وەسەلام. ئایا چەند دەتوانیومانە شکۆی دینداری و خواناسی خۆمان بپارێزین و بانگەوازکارێکی کردەیی و دڵسۆزی پەیامی پێغەمبەرە خۆشەویستەکەمان بین. شەیدایان و پەروانەکانی دەوری شوعلەی خۆری ژیان بۆ ئەوەی لەم بیابانی غوربەت و بێ ئەرزشەی ژیانەدا نەبینە نێچیری نەفس و نەکەوینە نێو بۆسەی دنیا و ئاوقەوی تەڵەی شەیتان نەبین و نەکەوینە نێو نەخشە و پیلانی دوژمنان و ناحەزانی بانگەوازە شکۆدارەکەمانەوە. وەک باشترین وەفا و ڕێز و خۆشەویستی ئێمە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بریتیە لە جێبەجێکردنی ئەرک و مافەکانی پێغەمبەری خوا لەسەرمان و پێویستە ڕەفتار و ئاکارەکانمان زاخاو بدەین بە سلوک و سیرەتی ئەو سەروەرە و پەیمان و بەڵێن نوێ بکەینەوە کە شوێنکەوتەی ڕاستەقینەی ئەو زاتە مەزنەبین. دووبارە بە خێراتندان دەکەین، خێرتان هێنابێ و بە کۆڵی پڕ لە خێرەوە بگەڕێنەوە ئینشاءالله. لیژنەی ئامادەکاری مراسیمی یادی ئاهەنگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 13 ڕەبیع الئەوەل 12 2016 خورماڵ. والسلام علیکم. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەسرەدین. خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ، خۆش ئەو سەرەی کە کەوتوبێ لە کوچە و سقاقی تۆ، بە تیکە تیکە بێ دڵێ کە نەیبێ ئیشتیاقی تۆ. بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە. ئازیزان و بەڕێزان، ئێستش با گوێبیستی پاشە شارێک بین لەلایەن زۆر بەڕێز کاک ئیبراهیم عەبدولکەریمەوە با بفەرمێت. بسم الله الرحمن الرحیم. ئامادەبوانی خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێت. چون حەڕای ئەوین دیرەم لە مژدان، چون حەڕای ئەوین دیرە من مژدان، ڕۆحم پەروازەن پەیدێ قوربان، چەمم گلوستەن پەی سارا و مەککەی، ئاخو کەی بەر و شایهی مەدبەرزاو، دڵیم کەرم و شاپی هەردوو کووە، گۆشدار و سەواژ ئێقرەیوانەوە، چەمەڕام شەماڵ بۆ عەتر و ڕەش، عەتر و توش ئازیز لاوە ساویوە.
لە کوردستانی سەرسپی باپیرە نوحی گەورەوە لە کوردستانی سەرسپی باپیرە نوحی گەورەوە لە لووتکەی جوودی و قەندیل و شاخی منارەکەوەوە لە هەورامانی ڕەنگینی سینە سەوزی ملبەرزەوە لە زێدەکەی سیڕاجەدین و لە مەدرسەی ئەزهەرەوە لە دامێنی پڕ لە سۆزی تافی زەڵمی سازگارەوە لە پێدەشتی خاک و ئاوی شارە زووری ناودارەوە لە میحرابی زانایانی خورماڵی گوڵعنبەرەوە لە باوانی ناوهۆزەکەی کابانەکەی ڕابەرەوە لە مەڵبەندی شاعرانی نەغمەخوانی دڵبەرەوە لە ناو میللەتێکی سەربڵندی کێش و مشکی بەسەرەوە ئەو میللەتەی خۆشەویستی تۆی سەروەریان لە دڵناوە بز بە بستی خاک و ئاوی ناوی تۆی تێدا ڕواوە جۆگە ئاوێک نەبووە جاری دەستنوێژی پێ نەشواتەوە چەمودۆڵێک نییە مابێت ناوی تۆی پێ نەگاتەوە گابەندێکی پەڵ نەماوە پیرێک نەیکاتە بەردە نوێژ بە ئەسرینی نمەی چاوی دەردی دڵی نەکا ساغێش زۆرجار سۆزی خۆشەویستی داوە بەبای شەماڵەوە بۆ تۆی عەزیز و سەروەرمان لەسەر ئەو هەردوویاڵەوە بە ئەندازەی نمەی چاوی بەفری سپی ئەم کێوانە بەقەد بەرزی لووتکەی شاهۆ داڵانی ئەم هەورامانە بە ئەندازەی دار و بەرد و هەرچی گوڵی کوێستانە بەقەد ژمارەی ئەو دیایەی بەهار پرچی دەکات شانە سڵاو بۆ تۆ ڕابەرەکەم سڵاو بۆ تۆ سەروەرەکەم تۆ ڕابەرمی لەم جیهانە ئەوەی دوور بێت لە ڕێبازت ماڵوێران و سەرگەردانە کاتێک لە حەڵا بوویتەوە وەک پەروانە لە دەوری شەم بازووی دڵسۆزیت هەڵماڵی ڕاپێچل کرد جەوروستەم ئەرکت قورس بوو کاتیشت کەم ترست خستە بتخانەوە کورسی ستەم کەوتە شۆکە زاڵمان زۆر نەمانەوە سڵاو لە هیممەتی بەرزت ئەیمان وەسایدار پەروەری سەرفرازە لێرە و لەوێ کەسێک تۆ بیتە ڕابەری زانایانی هەموو دنیا ئەوەی هات و ئەوەش کە چوو لە ڕەوشتی بەرزی تۆدا وەخنەیان لە سیرەت نەبوو ئەدەبی تۆ ئەدەبێک بوو گەواهیدانت قورئانە پەروەردەی دەستی زاتێکی باڵا دەستە لەم جیهانە بە هەزاران لە ڕێبازت دەخولێنەوە وەک پەروانە ناوی تۆ زایەڵەی بەرزە لە ناو ئەم خاکی کوردانە کام دافیلەی پیرە ساڵم ناوت نییە لەسەر زاری کام دافیلەی پیرە ساڵم ناوت نییە لەسەر زاری دەرزی تەسبیحەکەی دەستی شایەتە بە وەفاداری کام بن پاساری مزگەوت و کۆڕی زیکری نەبەستووە نەبووە بە خەڵوەتگەی پیران فرمێسکی بۆ گەڕشتووە لە قودومی هاتنی تۆ گەنج و لاوی دڵپڕەوین گوڵبارانی یادت دەکەن دەچڕن بۆ تۆ سرودی ژین
نەرگزی عارەقی کوڵمت لە ئینجانەی دڵ باراوە خۆشەویستی تەنها تۆیە لە ناو دڵماندا ڕواوە کوردان هەموو بەڕێکەوتون بۆ سەرکانی کەوسەری تۆ بەجام و سوڕاحی و پەرداخ تا ببینین ڕوخساری تۆ تۆش بفەرموو عەزیزانم بەخێر هاتن سەر چاوانم نەوەکانی سەلاحەدین دەمێکە من چاوەڕوانم نەوەکانی سەلاحەدین دەمێکە من چاوەڕوانم وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. پایگەرە پەداختی مامۆستای ئیبراهیمی شاعر بداتەوە. ئەی پێغەمبەر سەروەرەکەم سەردارەکەم ئەی حەکیمی کوردە دڵبریندارەکەم ئەی پسپۆڕی گەلەوێڵە هەژارەکەم ئەگەر ئەمڕۆ لە کوردستان ئاماژەی پەنجەی حکمەتی تۆ ببینرایە ئەگەر مانای گشت فەرموودە جوانەکانت بە پێز و پەسەندەکانت لە کوردستان ببیسترایە کەس دەیگوت بۆ نانمان نییە مافمان نییە خاکمان نییە پەرچەمی یەکگرتووی خوایی گەلمان نییە پەرچەمی یەکگرتووی خوایی گەلمان نییە. ئامادەبوانی زێدە عەزیز و خۆشەویست ئێستاش پرۆفیسۆر دکتۆر خالید حەمەدساڵح میوانمانە بۆ زیاتر ئاشناکردمان بە ژیانی ئەو ڕابەرە مەزنە با بەڕێزان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برای برز خوشویست میوانانی ماڵی خوا ئامادەبوانی یادی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خوای پەروەردگار ئامادەبوونی بەڕێستان لێ قبوڵ بکاوە ئینشاء الله وەکو چۆن لەژێر سایەی ئەم مزگەوتە خۆی کردوینێتەوە لە دنیا لە بەهەشتەکەی خۆی ئینشاء الله ئاوا کۆمان کاتەوە بمان گێڕێ بە یەکێک لە ئەندامە دڵسۆزەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شەفاعەتی پێغەمبەرمان بخا صلی الله عليه وسلم لە قیامەتە. ئەوەی جی دڵخۆشی بوو برایان ئەوە بوو کە ئەم یادە هەر سێ لایەنی ئیسلامی پێکەوە کردویانە و شان بەشانی یەکتر یەک یادیان کردوتەوە کە ئەمە جێی دەستخۆشیە. بەڵام دڵخۆشکەرتر وا بوو کە هەموو لایەنە سیاسیەکان بە یەکەوە بیان کردایەتەوە بەڕێزان، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها پێشەوا و پێغەمبەری ئیسلامیەکانی کوردستان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری برادرانی یەکێتی و پارتی و سۆشیالیست و زەحمەتچێش و هەموو موسڵمانێکی ئەم ئومەتەیە و ئەم میلەتەیە. نابێ ئەو بەڕێزانەی تر خۆیان لە بەرز ڕاگرتنی ئەم بۆنانە بەدەر بخەن یا خۆیان بە خاوەنی نازانن یا خۆیانی لێ بە دوور بگرن، چونکە خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵسۆزی نەک تەنها بۆ ئەو خەڵکانە بوون کە شوێنی کەوتون. خوای پەروەردگارە فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، واتە نەک تەنها بۆ ئومەتەکەی خۆی بۆ هەموو مرۆڤایەتی، نەک تەنها بۆ مرۆڤایەتی بۆ جیهانی بێگیان و ئاژەڵ و نەباتات و هەمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەت بووە. تەنانەت بەڕێزان زانا و بلیمەت و بیریاری ئومەتەکانی تر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گەورە ڕائەگرن. پیاوێکی وەکو مایکل هارت فەیلسوفێکی ئەمریکیە، ئەم پیاوە کتێبێکی هەیە 500 لاپەڕەیە باسی 100 کەسایەتی ئەکا کە لە مێژووی مرۆڤایەتیە کاریگەریان زۆر هەبووە لەسەر خزمەتکردنی مرۆڤایەتی. ئەم پیاوە خۆی مەسیحیە، پیاوێکی شارەزایە، فەیلسوفە. یەکەم کەسایەتی پێغەمبەر ئەنووسێ صلی الله عليه وسلم کە خۆی شوێنکەوتەی مەسیحە. سێیەم کەس کەسایەتی مەسیح ئەنووسێ. لەگەڵ ئەو هەموو ڕێکخراوەی کە لۆبی سەهیۆنیەتن لە ئەمریکا حەزرەتی موسا لە چلەم کەسا تۆمارەکە. ئەم پیاوە دێ باس لەوە ئەکا بۆچی محەممەد شایەنی ئەوەی یەکەم کەس بێ. طبعا ئەم پیاوە کە ئەنووسێ کتێبێکی 500 لاپەڕەیی ئەنووسێ هۆکاری پۆلیۆنکردنی ئەم کەسایەتیانە باسەکە. ئەڵێ محەممەد شایستەترە لە مەسیح لەوەی یەکەم کەس بێ. بۆ؟ ئەڵێ چونکە محەممەد خۆی خاوەنی پەیامی خۆی بووە.
لە 23 ساڵی تەمەنیا توانیوێتی پەیامێک بۆ مرۆڤایەتی بێنێ بەر لەوەی کۆچ بکە سەرکەوتنێکی گەورەی دینی و دنیاوی تۆمار بکە توانی دەوڵەت دروستکە توانی عەرەب شوێنکەوتوانی لە کۆیلەیەتی و بەردەستی و شەوسانەوەی دەستی ئومەتانی کە ڕزگارکە محەممەد توانی دەوڵەتێ دروستکە کە ئەو بەرنامەیەی خۆی یەکەم کەس بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەشکەوتە کە خوای پەروەردگار پەیامی ئیقڕەئی بۆ نارد دوای 23 ساڵ خوای گەورە پێی ئەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا مایکل هارت ئەڵێ مەسیح خۆی خاوەنی هەموو سەروەریەکانی ئاینی مەسیحیەت نییە بۆ ئەڵێ لە هەر 27 سفرەکەی ئینجیل کە نووسراوەتەوە مەسیح خۆی کەلیمەیەکی تۆمار نەکردووە ئەڵێ پۆڵسی قدیس بەقەر مەسیح لە سەرفرازیەکانی ئاینی مەسیحیەتا بەشدارە ئەڵێ چونکە زۆربەی سفرەکان پۆڵس تۆماری کردووە لەبەرەوە محەممەد شایستەترە بەوەی کە گەورەترین کەسایەتی بێ لە مێژووە لە کاتێکە ئەم پیاوە کە ئەم قسانە ئەکا تۆ کتێبێک بۆ کۆمەڵگایەکی ئەمریکی ئەنووسی کە هەموویان پێیان وایە مەسیح خوایە ویان کوڕی خوایە والعیاذ بالله ئەمە شەڕێکی گەورە دروست ئەکا و ئەم کتێبە معەڕەزە بۆ ئەوەی نەک هەرفرۆشی نەبێ بەڵکو بشتوتێن بێ بەڵام ئەم پیاوە ئینسافی پاڵی پێوە ئەنێ بەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم کەسایەتی تۆمار بکە بۆیە ئێمە وەکو خەڵکی کوردستان وەکو موسڵمانانی کوردستان هەر لایەنێکی سیاسی بین پێویستە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرز ڕابگرین خۆشەویستان بەیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەرژەوەندی ژیانی مرۆڤەکانە بۆ هەموو ئەو قەیرانانەی کە ئەمڕۆ بەرۆکی ئەم میلەتەیان گرتووە لە دەرەنجامی پابەند نەبوون بە پەیامەکەی پێغەمبەرەوە دروست بوون ئێمە دڵنیاین لەوەی کە داهاتی ئەم میلەتە زۆر لەوە زیاترە کە میلەت ڕوبەڕووی ئەم قەیرانانە بێتەوە بەڵام چونکە دەستێکی ئەمین داهاتەکەی لە دەستانیە چونکە خەڵکێکی ئەمین بەکاری ناهێنن ئەوە تا ئەبەو شێوازە میلەت تووشی دێها و سەدەها قەیرانە بێ ئێمە ئەگەر بمانەوێ خۆشگوزەرانی بۆ میلەتی خۆمان زامن بکەین بەڕێزان هەموو لایەنە سیاسیەکانمان پێویستە پەیامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرجەستەکەین کاتێک دەوڵەتانی ئەوروپا تووشی قەیرانی دارایی بوون 3 ساڵ لەمەوە پێش وەزیری دارایی فەڕەنسا داوای کرد بەوەی با بانکەکان لەسەر سیستەمی ئیسلامیدا ببزنێن بۆ ئەوەی دوور بن لە دیاردەی سوو چونکە قەیرانە دارایەکانی ئەوروپادا ئیفلاسکردن و مایە پوشبوونەوەی بانکەکان دیاردەی سوو دروستی کرد کەواتە داوا ئەکەن بەوەی سیستەمێکی ئابووری ئیسلامی بەرجەستەکەن لە وڵاتی خۆیانە پێغەمبەر خۆشەویستان کابرایەکی فەڕەنسی وەکو ئالڤۆس دالامارتین ئەم پیاوەش کابرایەکی فەڕەنسیە منافیسی ناپلیۆن بووە کاتی خۆی لەسەر دەسەڵات لە ئینتیخاباتە ئەم پیاوە دیسانەوە کە باسی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم وەکو گەورەترین نمونەی شکۆمەندی مرۆڤایەتی باسی ئەکا ئەڵێ محەممەد لە 3 خاڵا زۆر گەورەیە ئەڵێ ئەم پیاوە عەظەمەت المەنهەجی هەبووە قلة الإمكانيات هبوة لقل عظمة النتائج هبوة ألا أم بياوا منهجي كي زور قولي هبوة بو ألا چونك بيغمبر صلى الله عليه وسلم لسنتاي هاتني لو بري قيرانا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم بتنهابو دفاعي لخوي بينا أكرا لشون كوتواني بينا أكرا أفرمي لو كاتيا داكو كي كاري كي سرسخد بولا بيامكي لو كاتيا يقيني هبو بسر كوتني خوا كاتيك وفدكاني قريش أشون لاي أبو طالب وعبد المطلب كداوايا لأكن محمد وازل بيامكي بيني بيغمبري خوا صلى الله عليه وسلم أي فرمو يا عم والله لو وضعوا الشمس في يميني والقمر في يساري على أن أترك هذا الأمر ما تركته حتى يظهره الله أو أهلك دونه أي فرمو قسم بخوا أقر روش بخنا دسي راستم مان بخنا دسي شبم لسد أوي وازلم بيام بينم وازي لناهنم يا خوا سري أخا يا من لبيناويات يا أجم أما عظمتي منهج بياوك بتنهار وبروي همو جاهلية نقريش همو سردمي خوي بيتوا أو قناعتي شوابي يقيني وابك أخوا أو دين سر أخا يا أبي أمل بيناو بيروزي برنامكي خويات يابشة أفرمي محمد عظمتي منهجي هبو لويك كسيك بو هرشي مساومات ومفاوضات قريش هبو كأخرايا بردن بيغمبر صلى الله عليه وسلم علي بياوكي سراس بو
قڕیش ئەیان گوت ئەتکەین بە مەلیک ئەڵێ محەممەد ئەیتوانی وەکو مناوەرەیەکی سیاسی ئەوە قبولکە بڵێ باشە بمکەن بە مەلیک بەڵام دواتر لە پشتی ئەو دەسەڵاتەوە خەڵک بێنێ بۆ بەرنامەکەی ئەڵێ نا محەممەد درۆی لەگەڵ کەس نەکردووە لە تەمەنی خۆیان تا درۆ لەگەڵ قوڕیشا بکە کە دوژمنی سەرسەختی بوون ئەفەرمی ئەو ڕاست و ڕەوان پێی ئەگوتن موڵکێکم قبوڵ نییە ئەگەر بەرنامەکەی من پیادەی نەکاو سەروەری دەسەڵاتی خوا تایە بەرقەرار نەبێ ئەڵێ لەبەرەوە محەممەد سازشی لە قوڕیش قبوڵ نەئەکرد درۆی لەگەڵ نەئەکردن هەندێک نەمادیج لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسەکە ئەفەرمێ جارێکیان خاتو عائیشە خێزانە خۆشەویستەکەی ئەفەرمێ لێی ئەپرسێ چێت زۆر خۆشەوێ ئەڵێ محەممەد ئەیتوانی درۆیەکی سپی بۆ ڕاگرتنی دڵی ئەو بکە بڵێ تۆم زۆر خۆشەوێ ئەڵێ بەڵام محەممەد هەرگیز درۆی سپیشی نەزانیوە ئەڵێ گوتی من خەدیجەم لە هەموو خێزانەکانم زیاتر خۆشویستووە لە کاتێکا خەدیجە نەماوە تا بە وەفا بێ بەرامبەر بەم قسەیە بەڵام پێغەمبەری خوا زاتێکی بە وەفایە وەفای هەیە بۆ بە ئەمەکیەکانی خاتو خەدیجەی خێزانی کە یەکەم خێزانی بووە جارێکیان خاتو عائیشە کە بە شێوازێکی ناشرین باسی ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێی قبوڵ ناکا خاتو عائیشە ئەفەرمێ تۆ بۆ هەر خەدیجەت خۆشەوێ خوا لە خەدیجە باشتری پێداوی مەبەستی خۆیەتی ئەفەرمێ خوا لە خەدیجە باشتری قەت پێ نەداوە ئەفەرمێ خەدیجە ڕۆژێ پشتیوانی من بوو ڕۆژێ هاوکاری من بوو کە هەموو خەڵک پشتی لە من کرد ئەفەرمێ خوا لە خەدیجە چەندین مناڵی پێدام لە کەسی کە خوای پەروەردگار مناڵی پێ نەدا طبعا دواتر ئەوەیە کە لە ماریی قبطی کوڕێکە بێ ئەویش وەفاتەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوە ئەفەرمێ ئەم کەسایەتیە لە ژیانیا درۆی نەزانیوە بەڕێزان ئەم سەرکردەیە ئێمە بە شانازیەوە باسی ئەەکەین بە شانازیەوە یادی ئەەکەین چونکە ئەم پیاوە نەک لەگەڵ میلەت و دۆست و شوێن کەوتوەکانی درۆی نەکردووە ئەم پیاوە لەگەڵ دوژمنەکانی درۆی نەکردووە 13 ساڵ لە دوژمنایەتی و دژایەتیکردنی ئەهلی مەکە بۆ پەیامەکەی محەممەد ئەیان گوت درۆزنە ئەیان گوت ساحرە ئەیان گوت جادوگەرە ئەیان گوت بەکرێژیراوە بەڵام هەرگیز نەیانەتوانی بڵێن محەممەد دزە بۆ چونکە کە کۆچیشی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تاو سزا و ناڕەحەتیەکانی ئەوان کۆچی کرد بەڵام کە کۆچی کرد ئیمامی عەلی لە جێی خۆی بەجێهێشت فەرمی ئەمانەتەکانی قوڕیش بگەێنەرەوە دەستیان پێی حرام و دەست بکێشێتە دینارێکی ئەو کافرانەی کە سەر و ماڵی ئەمانیان بەتاڵانە برد کە ئەمانیان ئازار و ئەشکەنجە ئەدا کە شوێنکەوتەکانی ئەمانیان ئەکوش بەناحەق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەشریفی مبارەکی برد بۆ مەدینە وەسیەتی کرد ئیمامی عەلی بمێنێتەوە ئەمانەتەکانی دایە گوتی ئەوە هی فڵان کەسە و ئەوە هی فڵان کەسە و ئەوە هی فڵان کەسە لەبەرەوە ئەم پیاوە هەرگیز درۆی نەکردووە خیانەتی نەکردووە لەو ئەماناتانەی کە لە بەردەستیا بوون بۆیە ئەلفۆزدا لامارتین ئەڵێ ئەم محەممەدە عەزەمەی مەنهەجی هەبوو دوای ئەوە باسی قیلەی ئیمکانیاتی ئەکا ئەفەرمێ محەممەد چی لە بەردەسا بوو تا دەوڵەتی پێ دروستکە کی هەبوو نەپاری هەبوو ئەفەرمێ 3 ساڵی ڕەبەق کە لە شیعبی ئەبی تاڵیبا گەمارۆیاندا پێستیانە خوارد لقی داریانە خوارد ڕەگی داریانە خوارد ئەڵێ بەڵام محەممەد تەنازولی نەکرد بۆ نەیارەکانی سوور بوو لەسەر پەیام و بەردامەکەی خۆی ئەڵێ محەممەد بەم بێئیمکانیەتە لەو کاتی کە دەوڵەتی هەبوو لەو کاتی کە دوژمنان تەنگیان بە پەیامەکەی پێغەمبەر هەڵچنی بوو لە شەڕی خەندەقا سەحابەکان زۆر برسی بوون زۆر لە ترسا بوون زۆر سەرمایان الله عليه وسلم کە فەتحی مەککەی کرد ئەڵێ بەهلی مەککە لێی کۆبوونەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی تەسەوور ئەکەن چیتان لێ بکەم چیتان پێ بکەم گوتیان ئینەما ئەنتە ئەخون کەریم وەبن ئەخین کەریم گوتیان تۆ هەمیشە برایەکی دڵسۆز و برایەکی دڵسۆز بووی ئەڵێ محەممەد ئینتیقامی نەکردەوە فەرمی ئیذهبوا فەئەنتم الطلقاء فەرمی بڕۆن گەردنتان ئازابێ بڕۆن گەردنتان ئازابێ پێغەمبەری خوا لە ئینتیقامی نەکرد ئەڵێ ئەم هەڵوێستەی محەممەد لە هەڵوێستەکەی مەسیح گەورەترە طبعا ئەلفۆزدا لامارتین مەسیحیە خۆی ئەڵێ بۆ ئەڵێ چونکە ئێمە بە شانازیەوە باسی هەڵوێستەکەی حەزرەتی مەسیحەکەین ئەوانەی لە خاچیاندا طبعا لە تەسەووری ئەوانە مەسیح لە خاچ دراوە ئەڵێ ئەوانەی لە خاچیاندا مەسیح وتی گەردنتان ئازابێ گوتی باوکە خوایە لە طبعا ئەوان پیان وایە کوڕی خوایە وتی باوکە لە تاوانەکانی ئەمانە خۆش بە ئەمانە نازانن ئەڵێ محەممەد لە لوتکەی دەسەڵاتە بەخشندە بوو بەڵام مەسیح لە لوتکەی بێدەسەڵاتیە بەخشندە بوو ئەڵێ کەواتە محەممەد عەزیمترە لە مەسیح محەممەد لەو پەڕی دەسەڵاتە لە عەزەمەی نەتائیجە ئەڵێ محەممەد کاتی وەفاتی کرد
دینێکی بەرقەرار کرد دینێکی بەرجەستە کرد سەرکەوتوو بوو لەوەی پەیامەکەی سەرکەوێ ئەڵێ بەڵام مەسیح لە پێناوی پەیامەکەیان لە خاجرا نەیتوانی ئاینی مەسیحیەت بگەێنێتە دەسەڵات کەواتە ئەم پیاوە عەزیمتر بوو لەگەڵ ئەوەش ئەڵێ ئەم پیاوە بەخشندە بوو میهرەبان بوو باسەکە ئەڵێ ئەم پیاوە پیاوێکی لێبوردە بوو ئەڵێ محەممەد لەگەڵ ئەوەی کە لە دەسەڵاتە بوو ئەڵێ محەممەد دینی بۆ تەعزیمی کەسایەتی خۆی و بنەماڵەکەی نەبوو ئەڵێ محەممەد لە هەموو قورئانە بگەڕێ ئەڵێ باسی مەسیح لە قورئانەکەی محەممەدا لە محەممەد زیاتر کراوە ئەڵێ ئەگەر ئەم پیاوە موڵکی بویستایە ئەبوایە هەموو قورئانی بۆ ستایش و وەسفی خۆی و بنەماڵەکەی تەرخان کردایە ئەڵێ بەڵام کە من گەڕاومەتەوە سەر قورئانەکەی محەممەد باسی کەسایەتی مەسیح و بنەماڵی بەنو ئیسرائیل و پێغەمبەرانی بەنو ئیسرائیل لە خۆی زیاترەکە ئەڵێ کەواتە محەممەد تاڵیبی مولک نەبووە محەممەد لە پێناو ئەوەیان نەهاتووە دەسەڵات و پاری هەبێ ئەڵێ محەممەد کە سەرکردەی دەوڵەتێکی بەدەسەڵات بوو لەو کاتەیە ئەڵێ کە مرد بە قەرزاری مردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەڵغانی شەڕەکەی لە بارمتەی کڕینی گەدما بۆ نانی ڕۆژی خۆی ڕەهن بوو لە لای کابرایەکی جوولەکە ئەڵێ محەممەد بە قەرزاری جوولەکەیەکی هاونیشتیمانی هاوڵاتی کە بێدین بوو مسلمان نەبوو شوێنکەوتەی پەیامەکەی محەممەد نەبوو ئەڵێ محەممەد وەسیەتی کرد کە مرد درعەکەی بدرێتەوە بە کابرای جوولەکە پارەی جوولەکەکەی نەخوارد ئەڵێ کاتی خۆی کە چوش بوو لێی کڕی بوو جوولەکەکە پێی گوتبوو ئەی محەممەد تۆ پێغەمبەری ئەگەر ئێستا پارەت پێ نەبێ پارەی خواردنەکە بەی دواتر ئەسحابەکانت پارەکەی نادەن پێغەمبەری خوا فەرمی ئەوە درعەکەم بالات بێ ئەگەر مردم لە پاری درعەکە هەڵیگرەوە ئەڵێ ئەم کەسایەتی عەزیمە کە زوڵمی لە کەسێکی جوولەکە پێی حرام بووە قوتی جوولەکەیەک لە دەوڵەتەکەی خۆیان بخوا ئەڵێ ئەم پیاوە عەزیم بووە کەواتە خۆشەویستان ئێمە کە باس لە کەسایەتی پێغەمبەر ئەکەین صلی الله عليه وسلم باسی ئەم سەرکردەیە دەکەین ئێمە شانازیە بەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیا نە دۆست نە دوژمنەکانی درۆیەکیان لێ نەبینیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دزیەکی لێ نەبینداوە بەعکسەوە مخالفەی وعدێکی نەکردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابێتی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق ئەفەرمێ من بۆیە خوای پەروەردگار ناردوومی بۆ ئەوەی ڕەوشتە بەرزەکان بەها باڵاکان لە کۆمەڵگاکانە دروست بکەم بەرجەستەکەم خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک پارچەیە لە قیەم لە ئەخلاق مەرج نییە خەڵک ئیمانی بەوە هەبێ بەوەی پەیامەکەی پێغەمبەر ڕاستەیان نا گرنگ ئەوەیە ئەبێ خەڵک هەمووی ئەو شایەتی حەقە بێنێ کە پێغەمبەر پیاوێکی نمونەیی بووە لە ژیانیا سەرکردەیەکی بێوێنە بووە لە ژیانیا عەزەمەتی ئەم سەرکردەیە لەمەوە سەرچاوە ئەگرێ ئەبێ خەڵک بەعەقڵ قەناعەت بێنێ بەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوایە خوای پەروەردگار لە چەند ئایەتە لە ستایشکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ئەفەرمێ خوا کە وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم پێی ئەفەرمێ تۆ ڕەحمەتەن للعالەمینی کە وەصفی ئەکا پێی ئەفەرمێ وإنك لعلى خلق عظيم پێی ئەفەرمێ تۆ على حرف استعلاء لام لامی تحقیق و تەوکیدە ئەفەرمێ بەڕاستی تۆ لەسەر و ڕەوشتە بەرزەکانەوەی يا أفرمي فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك أم بياول لو كاتيك سركرديكي سربازي بو برزان هرگيز عسكريانا لقد أصحابي خوي تعاملين كردوا بيغمبري خواه صلى الله عليه وسلم لجنگ أحدا لغزاي أحدا صحابة كان لچندين برقيا زور سربيشي فرمانا كيان كرد بيغمبري خواه صلى الله عليه وسلم أو شوي بو بياني غزاي أحد بيجهاد خوي بيني پێی باش نەبوو لە دەرەوەی مەدینە شەڕکە بە سەحابەکانی گوت با نەچی لە دەرەوە گوتیان با بڕۆینە دەرەوە بە قسەی کردن کە چوونە ساحەی شەڕەکە پێی فەرموون چل کەستان چواتە سەر ئەو شاخە لەو شاخە شەڕکە نێنە خوارەوە هاتنە خوارەوە شاخەکەیان بەجێهێشت شکست دروست بوو هەفتا لە سەحابە شەهید بوو کە هەواڵی شەهیدکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵاو بوویەوە زۆرێک لە ئەسحابەکان ساحەی شەڕەکەیان بەجێهێشت و ڕایان کردەوە گەڕانەوە بۆ مەدینە دوای بڵاوبوونەوەی وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەڕەکەیە هەندێک لە سەحابەکان دەستیان شل بوو شەڕیان پێدەکرا لە دوای ئەم هەموو کارە ساتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە مەدینە ئەلفێکی بە هاوڵێکی خۆی نەگوت بە یەک سەحابی نەگوت بۆ وات کرد بۆ ڕات کرد بۆ شەڕت نەکرد بۆ لە شەڕەکە هاتیتە خوارەوە ئەگەر سەرکردەیەکی سەربازی بێ خوای پەروەردگار لە ستایشی ئەم هەڵوێستەیە
ئەفەرمێ چ ڕەحمەتێک ئەم دڵی داوە بە تۆ فبما رحمة من الله لنت لهم ئەفەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من قولك سەرکردەیەکی بەو گەورەیە سەرکردەیەک بگاتە دەرەجەیەکی نزیکی لە خواوە کە هیچ مەلەکێکی مقرب کە جوبرائیل جورئەت نەکا لەو نەزیاتر لە خوا نزیک بێتەوە بڵێ ئەی محەممەد من تا ئێرە دێم تۆ بڕۆ پێشتر بۆ لای خوا ئەو پیاوە لەگەڵ هاوڵەکانی خۆی ئەو نەبە بەزەی بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوە خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرکردەیەکی بێوێ نەبووە بۆیە پەروەردگارە فەرمێ إن الله وملائكته يصلون على النبي أم ذاتك خواء تعظيمك بفرمي خواء وملائكتكاني خواء يصلون صلوات درود أدل دياري بيغمبر صلى الله عليه وسلم أمسر كرديا كناوي أو ركن إيمان به حتى إوارك سيقبل أشهد أن لا إله إلا الله إيماني طواونا به حتى نلي أشهد أن محمدا رسول الله سر كرديك برادر جاري كان قرايا وتي لولات يكابوم خواب بيغمبر فرمي ورفعنا لك ذكرك أفرمي إيمن ناوي تومان يادي تومان برز راقرتوا برادر يقول جاري كان لولات يكابوم أو ولاته هيج دين داري كيتيانبو هيج كسيكي شي زماني عربي وإسلامي أزاني وتي من لباس يكابوم وتي قدري خوا باسك الراديو كي هل كردبو وتي لراديو كي بخشي كناليكي أهينا وتي بانجي دا وتي كبانجي دا أدشت أويك أشهد أن محمدا رسول الله بشرت نا أو باسا نا أو شيء نوتي يك مسلماني تيانبو من نبي بلان خواي پروردگار وعدي بيداوك ورفعنا لك ذكرك إما يادي تو برز را أقريب يادي بيغمبر صلى الله عليه وسلم برز را أقريب لدلي خلقا خوا أيني لدلي مسيحي كان لدلي جولك كان لدلي مسلمان كان بوي خوشويستان جيشان أزيه بو إيما كشوين كوتي بيغمبر بن صلى الله عليه وسلم علماء كاتي خوي شور ريزان لبيغمبر قرتوا حسني بصري قالنا خوش بو كاتي كباسي حديثي بيغمبري أكر صلى الله عليه وسلم أي فرمو هلم سينن دامني شينن يعني قلت هيلاكي بو أي فرموت إني لأعظم أن أحدث بحديث رسول الله وأنا مضطجع أي ود من بيم شرمة بيريزية ببال كوتنا وباسي حديثك بيغمبركم صلى الله عليه وسلم إمام مالك رضا ورحمتي خواهي به كباتي حديثي بيغمبري أكر أشو دزنوجي أكر جليكي بون خوش وتازي لبن أكر شوار مشكي دائنش بأدب ودائنش أو جا حديثك بيغمبري باسكر بويا من تمناكم أجر صالحي كوياديكي كخوات مني دا لشوينيكي آوايا كوبين وبرزان أم ياده همولا السياسي كان بيكو بيكينوا بيكو برزرا بقري چونكو عرض كردن بيغمبر تنها بيغمبري لا إسلامي كان وإنما بيغمبري همو إيمي مسلمانا وجيشا نازيه بو همو إيمي مسلمان من لوزيات الكاتا ناقرم أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين فايقول ربا اشتماتو زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح خوا پاداشتی خێری باتەوە لە بێخود گەر سوئالەکەن کە چۆنە چاکە سیحەتی بە دەردی عشقی لەیلەوە نەماوە هێز و قووەتی بە ناڵەناڵی گەرمیە بە ئاهی سەردی حەسرەتی بە ئەرخەوانی ئەشکیە بە زەعفەرانی سوورەتی لە تۆڵی بێنەواییە لە قەیسی لەشبەبارەکە بەدەست هەوا و نەفسەوە گەرچی بەندە مبتەلام هیلاکی باری مەعسیەت کەلاکی دەردی بێدەوام بەڵام ئەمەم کیفایەتە کە نەعەتخوانی مستەفام خولاسە من لە هەردوو لە کەسێکە مەلجە و پەنام کە گفتوگۆ بە وەحشی و غەزال و سوسەمارەکە بەڕێزان ئێستش گوێبیستی وتاری یەکێتی زانایانی هەورامانەکەین لەلایەن بەڕێز مامۆستا عەبدوڵڵا حەمەمرادەوە با بفەرمێت أرسلك الله سيدي رحمة للعالمين وما أرسلناك إلا رحمة للعالمين برزان أما دبوان میوانانی ماڵی خوا و سفرە و خوانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پیرۆزبایی
هاتنە دنیای فەخری کائینات محەممەد المستەفا صلى الله عليه وسلم لە هەموو مسلمانانی دنیا بەگشتی و کوردستانی ئازیز و خۆشەویستمان و بە تایبەتیش هەورامان و شارۆچکەی خوڕماڵ و دەڤەری شارە زوور دەکەین. داواکارین لە خوای پەروەردگار خوای گەورە ئاهەنگەکان و یادەکان و بۆنەکان و مەجلیسەکانمان هەمووی بە خەیر و بە خۆشی و بە چاکە بۆمان حیساب بکات و داواکارین لە خوای پەروەردگار خوای گەورە ئەم وڵاتە و هەموو وڵاتانی مسلمانان لە هەموو شەڕ و ئاژاوە و بەڵاو موسیبەت و فیتنەیەک بپارێزێت و داواکارین لە خوای پەروەردگار خوای گەورە چۆن پێغەمبەری ئازیزی صلی الله عليه وسلم بۆ ناردوین بۆ ئەوەی کە ئێمە لە زوڵم و زۆر لە جەور و ستەم نەجاتمان ببێت ئاواش یادەکانمان بۆ بکاتە هەوێنی ئاشتی و کامەرانی بە تایبەتی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ بتوانن دابنیشن و ئەو کێشە و قەیران و مەساکیل و گرفتانەی کە بۆ مسلمانانی کوردستانیان دروست کردووە ڕەفعیان بکەن. بە ناوی زانایانی هەورامانەوە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانەوە پیرۆزباییتان لێ دەکەین و دەستخۆشی لە ڕێکخەر و لەو سێ لایەنە بەڕێزە دەکەین کە ئەم ئەرکە پیرۆزەیان گرتە ئەستۆی خۆیان کە من پێم وایە وەکو جەنابی دکتۆر فەرمووی باشتر ئەوە بووکەوە هەموو لایەنەکان بن، بەڵام ئەمە ئەرکێک و قورساییەک بووکە ئەم سێ لایەنە ویستیان ئەمان خزمەتکاریەکەی جێبەجێ بکەن، ویستیان ئەمان ببنە بلۆکێک و سەرەتا و داڕێژەری بناغەیەک بۆ ئەوەی لایەنەکانی تریش بە هەماهەنگی و هاوشێوەی ئەمان لە هەموو بۆنە و مناسەبەتەکانی تردا بە یەکەوە ئەو ئاهەنگ و یادانەیکەوە گشتین و هی هەموو لایەکمانن پێکەوە ئەنجامیان بدەن. خۆشەویستان، خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەر کەسە و بە شێوەیەک و هەر لایە و بە نەوعێک ئەتوانین، چونکە یەکێکە لە واجباتە شەرعیەکان لەسەر شانی تاک-تاکی مسلمانان کە ئێمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆش بوێت، چونکە ئەگەر خۆشمان نەوێت ئەوە لە ئیمانمان بترسین. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بە ئیمامی عومەری فەرمووی هەتا وەکو منت لە خۆت، لە ماڵت، لە منداڵت، لەوەی کەوا خۆشت ئەوێت لە هەمووی خەڵکی، ئەگەر خۆشتر نەوێت ئیمانت تەواو نابێت. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ فەرمووی یا ڕەسوول الله، والله بێجگە لە نەفسی خۆم لە هەموو کەسێک خۆشترم ئەوێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی عومەر هێشتا ئیمانت تەواو نییە. پاش ماوەیەکی تر ئیمامی عومەر هاتە خزمەتی پێغەمبەری خوا بە گریانەوە بە شەرمەزاریەکەوە لە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وەستا و فەرمووی یا ڕەسوول الله، والله ئێستا لە گیانی خۆم خۆشترم ئەوێت. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام ئەلئان ئەوە ئێستا ئیمانەکەت تەواو بوو ئەی عومەر. دەربڕینی خۆشیەکان بۆ پێغەمبەری خوا بە چکلێتێک، بە مەجلیسێک، بە شیعرێک، بە وتارێک، بە ئامادەبوونێک لە کۆڕ و مەجلیسەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام شاهیدیتان بۆ دەدات. ئەی مسلمانان، ئەی ئیمانداران، ئێوەش دڵخۆش بنکەوە خەڵکانێک هەن لە دەوری مەجلیسانێکی ناشەرعی، نادروست، حرام، گوناح، تاوان کۆ دەبێتەوە. ئەی ئێمەی ئیماندار و مسلمان بۆ لە مەجلیسەکانی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا، بۆ لە مەجلیسەکانی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆ نەبینەوە، کە ئەگەر نمونەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وەکو جەنابی کاک دکتۆر هەندێکی زۆری بەیان کرد، سەرەتا پێویستە ئێمە پێغەمبەر بناسین، پاشان شوێنی بکەوین. ئێمە چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەناسین؟ تەنها بە ئەخلاقەکانیدا. دوشمنەکانی و دۆستەکانیشی هەر هەمویان تەنها بە ئەخلاقەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام
پێغەمبەری خوایان ناسیوە. ئەوە تا ئەبوو سوفیان کاتێکەوە سەفەر ئەکات بۆ تیجارەت بۆ شام دەچێتە لای پاشا هێراقل پێی دەڵێت ئاتۆ وەرە وەسفێکی ئەو محەممەدم بۆ بکە بزانم ئەوانەی کەوا لە دەوروبەری محەممەددان چی بۆ محەممەد ئەکەن، ئایا محەممەدیان خۆش ئەوێت یان نا. ئەبوو سوفیان کە هێشتا موسڵمان نەبووە ئەڵێ ئەی پادشا ئەو خۆشەویستیەی لە شوێن کەوتوانی لە ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بینیومە کە بۆ محەممەدی دەرئەبرن بە گیان و ماڵ و حاڵی خۆیان ئەکەنە قوربانی پێغەمبەری خوا دینەکەی پێغەمبەری خوا لە هیچ شوێنێک لە لای هیچ پادشایەک شتی وام نەبینیوە. هێرەقل لەوێدا ئەڵێ ئەو محەممەدە سەر دەکەوێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردیگار وەسف و سەنای دەکا ئێمەی بەندەی زەعیف و گوناهبار ئێمەی کەسانی بێعلم چۆن ئەتوانین وەسف و سەنای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بکەین لە کاتێکدا خوای پەروەردیگار پێی دەفەرمێت وئینەکە لەعەلا خولق عەظیم، تۆ لەسەر گەورەترین شای ئەخلاقەکانی ئەو ئەخلاقەی کەوا هیچ کەسێک تەسەووری ناکات. ئەگەر نمونەیەکی بچووک لە شەجاعەت و غیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باز بکەین، چونکە سەرەتا دەبێت پێغەمبەر بیناسین. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە کاتێکدا کەوا لە هەموو غەزەواتەکاندا ئیمامی عەلی ئەفەرمێت زۆر جار پێغەمبەری خوام عەلەیهی السەڵات وەسەلام لە پێشەوەی جەبهەکانە ئەبینی، واتە کەسێک نەبوو وەکو قیادە لە دواوە خۆی حەشاردا بێت، بەڵکو لە پێشەوە. زۆر جاریش لە شەڕی ئوحوددا ئیمامی عەلی ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەو لە پێشی ئێمەوە بوو، من ئەچوومە پشتێوەنەوە وەکو تیرێکیشم بەرکەوێت. لە ڕەئوف و ڕەحیمیدا، لە میهرەبانیدا، لە بەشارەت و موژدەداندا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەمیشە و هەموو کات زۆر موژدەدەر بووە، هیممەت بەرز بووە و هەمیشە دڵخۆشکەری هەمووی گەلان و هەمووی ئوممەتان بووە. بۆیە لە زۆرێک لە دانیشتنەکانیدا لە مەجلیسەکانی عەسرانەیدا و یاخود لە وتارەکانیدا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئامۆژگاری ئوممەتەکەی دەکات و پێمان دەفەرمێت بەشیروا ولا تنفروا یەسیروا ولا تعسروا. ئەفەرمێ هەمیشە موژدەدەر بن، هیچ کاتێک گومانتان لە دینەکەتان نەبێت، هیچ کاتێک گومانتان لە سەرکەوتنی دینەکەیشتان نەبێت، هیچ کاتێک گومانتان لە سەرکەوتنی خۆشتان نەبێت بۆ لای خوا. ولا تهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. مادام ئێوە ئیماندارن ئێوە سەر ئەکەون، مادام ئێوە شوێن کەوتەی پێغەمبەری خوان عەلەیهی السەڵات وەسەلام ئیتر ئێوە سەربەرزن، ئەمما موژدەدەر بن هەمیشە، هیچ کاتێک مەیوس نەبن. یەکێک لە گەورەترین موشکیلەکانی ئەمڕۆی عالەمی ئیسلامی ئێمە ئەوەیە تەکاسل، تەمەڵی، مەیوس بوون، بێئومێدی، زۆر جار هەزیمەتی نەفس، داروخاندنی دەروونەکان ڕووی تێکردوین. ئەوەش هەر هەمووی ئەگەڕێتەوە بۆی کە یەکەم خۆمان لە ئیمانە زەعیفین، وەکو دینداری زەعیفین. زۆر جار خۆمان پەیوەست نەکردووە هەم بە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم بە ئیلتیزام بە دینی خوای پەروەردیگارەوە. چونکە ئەگەر ئیلتیزام بە دینی خوای پەروەردیگارەوە بکەین هیچ کاتێک موسڵمان هەزیمەتی نەفس ڕووی تێ ناکات. پاشان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام یەسیروا وەلا تعسیروا، هەمیشە ئاسان کار بن بۆ سەرشانی خەڵک، شت قورس مەکەن لە سەرشانی خەڵک، هەمیشە ئەو کەسانە بن کەوا باری خەڵکی ئاسان بکەن. ئەگەر تەماشای ماڵی پێغەمبەری خوا بکەن کە بۆ ئەمڕۆی قەیرانی ئێمەش ئەو ژیانەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ ئێمەدا ڕووی داوە، ئەوانیش قەیرانی دارایی ڕووی تێکردوون کە حەزرەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لەسەر بێ دایکی ئیمانداران بۆمانە گەڕێتەوە فەرمێ جاری وا هەبووە 2 مانگ لە ماڵی ئێمەدا ئاگر نەکراوەتەوە، واتە چێشت لێ نەنراوە. بۆ کێ؟ بۆ پێغەمبەرێک کە هەموو بەیتولماڵی موسڵمانان لەژێر دەسەڵاتیدا بووە،
لەژێر دەستی دیابووە و هیچ کام لە ئەسحاب و یارانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نکولیشیان نەدەکرد بەوەی ئەگەر پێغەمبەری خوا سەرفی بکردایە. ئەمە قیادەیە، ئەمە مصلحێکی بەشەریەتە، ئەمە پێغەمبەرە، ئەمە زەعیم نییە، ئەمە سیاسی نییە، ئەمە وەتەنی نییە، ئەمە کەسێک نییە خۆی فەرزکا بەسەر خەڵکیدا، ئەمە ڕەحمەتەن للعالەمینە، ئەمە کەسێکە دین هەم دنیا بۆ مسلمانان ڕێنمایی دنیاییان دەکات و هەم ڕێنماییشیان بۆ قیامەت دەکات. خۆشەویستان، ئەوەی کە فەرزە لەسەر ئێمە ئەمەیە، پێغەمبەرمان کاتێک ناسی ئەبێ ئۆنسۆر نەبیەک، ئیتر و کاتی ئەوە هاتووە تەنها نابێ ببیسین، تەنها نابێ وەسف و سەنا بکەین، تەنها نابێ ئێمە هەر تەماشای ڕابردووی خۆمان بکەین. یەکێک لە گەورەترین موشکیلەکانی عالەمی ئیسلامی ئێمەش ئەوەیە کە تەنها تاریخ ئەخوێنینەوە، کە تەنها شانازی بە تاریخەکەی پێشۆەکەین. نا، لكل عصر رجال ولكل حدث مقال. بۆ هەموو عەسرێک پیاوی خۆی هەیە. ئەگەر تەماشای هەموو سەدەکان ئەو 21 سەدەیەکەوە، ئەو 14 سەدەیەکەوە ئیسلام بروزی تیا کردووە، ئیشی تیا کردووە، لە هەر سەدەیەکدا وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار مجددێک بۆ ئەم دینە ئەنێرێت. ئەوە عەسری، ئەوە ڕیجالی ئەو عەسرەیە. ئەبێ ئێمە بزانین چیمان بۆ پێغەمبەری خوا کردووە، ئێمە چیمان بۆ ئەم ئیسلامە کردووە. با هەر یەکێکمان ببینە بلۆکێک، با هەر یەکەمان ببینە بنابەردێک بۆ ئەوەی دیواری ئیسلامی پێ مەحکەم بکەین، چونکە خوای پەروەردگار داوامان لێ ئەکات: إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص. واتە وەکو دیوارێکی مەحکەمتان لێ دێت. ئەمە ئیشی ئێمەیە، ئەی ئیمانداران، ئەی مسلمانان. من جارێکی تریش دەستخۆشیتان لێ یەکەم لەو سێ لایەنە ئیسلامیەکە ئەم ئەرکە قورسەیان گرتە سەرشانی خۆیان، دوعای خێر و موفەقیان بۆکەین و داواکارن لە خوای پەروەردگار خوای گەورە بارانی ڕەحمەت و بەزەی و مێهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ، برایەتی و خۆشەویستی لە بینمانە زیاد بکات، تەبایی لە بینی لایەنە سیاسەکانی کوردستاندا دروست بکات، هاوکاری و پێکەوە ژیانێک بێنێتە ئاراوە ئەم زەحمەت و قەیران و موسیبەت و مشکلاتانی کەوا ئێستا ڕووی لە هەرێمی ئێمە کردووە، خوای گەورە ڕەفعی بکات و لێمانی دوور بخاتەوە. جارێکی تریش پیرۆزبایتان لێ یەکەم. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکات. خوای گەورە پاداشتی مامۆستا عەبدوڵڵا شید حەمرات بداتەوە. با هەموومان بە چاوێکی تەڕ بڕۆینە خزمەت مەولەوی ڕابەر، هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم، سەلات و سەلام کەیکەم ئێستاکەم، بێرێ و بڕێژێ بدا و هەمدا، وەسەر مەزرعەی ڕۆحی خاتەمدا، جەو مەزرعەی نور جۆشدان سەرە و ژوور، کوردستان پڕکە لە تۆفانی نور. جەو مەزرعەی نور جۆشدان سەرە و ژوور، کوردستان پڕکە لە تۆفانی نور. ئاما دەبوان چەند دروستکەیەکی پیرۆزبای مەدەست گەشتووە لەبەر نەبوونی کات تەنها ناوەکانیان نەخوێنەوە داوای لەبیران لێ یەکەین. مەڵبەندێکی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی، لیژنەی ناوچەی هەورامانی پارتی دیموکرات، ئەنجومەنی جەماوەری گوندی باندیشار، ئەنجومەنی گوندی هانەی قوڵ، ئەنجومەنی گوندی ئاوای ڕۆستەمبەک، ئەنجومەنی گوندی دێکۆن، خانەوادەی شەهید کەیوان، ئەنجومەنی گوندی شیرەمەڕ، مسلمانانی مزگەوتی قەڵا، ئەنجومەنی گوندی ناوباخان، ڕێکخراوی ژیار دەستەی خوڕماڵ، مسلمانانی تەریقەتی قادری، مەڵبەندی پێنجی هەڵەبجەی یەکگرتووی ئیسلامی، ئەنجومەنی گوندی گردیگۆ، ئەنجومەنی گوندی ئەحمەداوە، یاریزانانی تیپی وەرزشی بەڵێن، دانیشتوانی گوندی یاڵانپێ سپاسیان ئەکەین.